فۆرمێکمان تەوزیع کرد بۆ هاوکاریەکی حکوومەتی ئەڵمانی هەبوو لە ڕێی ئەم ڕێکخراوەیە کە خزمەت کا بە مامۆستایان و کادرانی پەروەردەی سنووری بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی و بە تایبەتی ئەو مامۆستایانی ئەرکێکی زۆریان لەسرە لەم زروفەی کە ئێستا هەیە خۆتان نەزانن باری گوزەران گۆڕاوە و موچە کەمە ئێمە هەر پێشتری ژوعد درابوو کە ئێمە هاو کاری مامۆستا ئابین بۆی پرۆسەی پەروەردە سەر بخرێ بەیتان باش بەخێر بێن کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمڕۆ پرۆسەی دابەشکردنی هاوکاری حکوومەتی ئەڵمانیا دابەشەکەن لە ڕێی ڕێکخراوی جایزێتی ئەڵمانیەوە بەسەرەوە مامۆستایانی هاتچۆکەن لە شار و شارۆچکەکان واتە ئەوانەیە چنە قوتابخانەکانیان لە دەرەوەی شارە و مەسلەی ئەم قەیرانەداراییە تەسیراتێکی سلبی کردووە سەردەوامکردن بەڵام ئەمەژێکێکە لەو بەڵێنانی کە پێشتر پێماندان لە مانگیدەیە و بە فۆرمێک ئاراستەمان کردن و دوای ئەوەی کۆمەڵێک دانیشتمان کرد لەگەڵ ئەم ڕێکخراوەیە بە ئامادەبوونی بەڕێزان لە وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە ئەمڕۆ خۆشبەختانە گەشتی دەرەنجامی و لە سنووری بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی یەکەم بنکەی پەروەردەی شارباژێرە کە خۆی لە مامۆستایانی هاتچۆکن لە هەردوو پەروەردەی قەزای دوکان و شارباژێر ئەمڕۆ دابەشەکرێ و گشتی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئەمە کردومانە بە 5 بنکە ئەمەیان یەکەم بنکەیان بوو کە دەی 4 ئەمڕۆ لە شارباژێر تەوزیعکرێ سبەینێ 11 لە قەزای چەمچەماڵ و هەروەها لە دەربەنیخانی ژۆژی 4 دابەشەکرێ کە پەروەردەکانی دەربەنیخان قەرەداغ شارەزوو و گەرمیانی ژەگرێتەوە و هەروەها ڕۆژی پێنجشەمە 4 لە سەی سادق دابەشەکرێ بنکەکە کە جگە لە مامۆستایانی سەی سادق پێنجێن و هەڵەبجەش لەوێ وەریەگرن و ئاخیر ڕۆژمان لە قەزای ڕانیە هەردوو مامۆستایانی کاتچۆکن لە قەزای ڕانی و پشدەر بۆ بەرچاوەڕوونی بەڕێستان من حەزەکەم ئەوەتان پێ بڵێم لە سنووری بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی 1255 مامۆستا سوودمەندە و مامۆستایانی 848 خوێندنگە سوود لەم یارمەتی وەرەگرن و یەک جارە درێ $300 و وەجبەیەکیشیان $225 واتە ئەو مامۆستایانی کە لە شوێنە زۆر دوورەکانن $300 وەرەگرن و ئەو مامۆستایانیشی کە نزیکترن $225 وەرەگرن و خۆی پارێش کە دابەشێک لەوێتە سنووری پارێزگای سلێمانی و پێشم وایە بازار ئەبوژێنێتەوە خزمەت بە هەم بازار و هەم مامۆستاژەکە $1,734,500 کە من زۆر سوپاسی حکوومەتی ئەڵمانیاکەم سوپاسی ڕێکخراوی جایزێ دەکەم جگە لە پرۆسەی پەروەردە زۆر سوودی تریشی گەیاندووە بە سێکتەرەکانی خزمەتگوزاری لە پارێزگای سلێمانی و بەخێربێن سەرچاو نەخێر ئەو مامۆستایانەی کە لە ناو شارەوە ویان لە قەزاکانەوە شوێنی دوورتر واتە مامۆستایە کاتچۆ ناکە شمولی ناکەواتە من خەڵکی سلێمانی لە ناو سلێمانیە داوامەکەم یان خەڵکی چوارتان لە ناو چوارتایە بەڵام لە چوارتاوە بچی بۆ ماوە یان لە چوارتاوە بچی بۆ گوندێک شمولتەکە بەپێی دووری کیلۆمترە ئەوەی کراوە ئێمە لە مانگیدەوە ئیشێکی وردمان تیا کردووە لەوانەیە کەم و کورتی هەبێ بەڵام ئەوەی بۆتە هۆی بڕیاری ئەم دوو مەبلەغە دابنین بەڕێوەبەری قوتابخانەکانە کە نوێنەری بەڕێوەبەری پەروەردە و ئێمە و وەزارەتی پەروەردە ئەو چەند ڕاست پڕی کردبێتەوە ئیشەکەمان وردەبێت تەمە ناکەم ئەمە قۆناغی یەکەمە هەڵەمانە بێت هیوام وای ئەو ڕێکخراوە پارەی تری هەبێت لە قۆناغی دووەمە کەم و کورتەکان چارەسەرکەین دیارە ئەمڕۆ وەکو یەکەم هەنگاوی دابەشکردنی بڕێ و پارەی هاوکاری کە ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی سواسیان دەکەین دابەش دەکرێت یەکەم پەروەردە لە سنووری شارباژێرەوە هەردوو پەروەردەی شارباژێر و دوکان لێرە و بڕەپارەیان بەسەرا دابەش دەکرێت دیارە بڕی
قۆناغەکانی ئەم قوتابخانانە لە سنووری پەروەردەی دوکان ئەوەندەی ئاگادار بین 100 قوتابخانەیە و لە سنووری ئێمەش 93 قوتابخانە وەکو وەجبەی یەکەم سودمەندن لەم هاوکاریە. هاوکاریەکەش بە دووشێوە ئەو مامۆسایانی کە 30 کیلۆمەتر دوورن لە شوێنی نیشتەجێبوونیانەوە ئەوان بڕی 75 دۆلار بۆیان خەرجەکرێت بۆ ماوەی 3 مانگە هەموو بڕەپارەکان بەسەرێکەوە بۆ خەرجەکرێت کە دەکاتە 225 دۆلار و ئەو مامۆسایانی کە شوێنی نیشتەجێبوونیان لە شوێنی کارەکەیانەوە زیاترە لە 70 کیلۆمەتر ئەو مامۆسایانە بڕی 100 دۆلاریان بۆ خەرجەکرێت و تا 300 دۆلار وەرەگرن و ئەم ڕۆژەکەم شوێنەکە ئەم پرۆسەی تیا جێبەجێکرێت سوپاسی بەڕێوەبەرتی گشتی پەروەردە و ڕێکخراوی جیازێ دەکەین کە توانیان ئەو بەڵێنەی کە دابیان بە مامۆسایان لە کات دو ساتی خۆیان پێشەوەی دەوامی قوتابخانەکان کۆتایی بێت دابەشکرێت و ببێت شوێنێک بۆ مامۆسایان بگرێت کە بڕێ پارەی زۆریان لە هاتچۆکردنەوە لەو کاتێک کە دوایەوەی کە بایکۆتیان شکانەوە زۆر ماندوونە ناسانە سەرجەم پشتەکانیان ڕەت کردوێتەوە و لە ناوەندەکانی خوێندنە ئامادەن بۆ دەرەزوتنەوە.